هێزی پێشمەرگە و ئاسایشی گەرمیان و سوپا و هێزانامنیەکانی عێراق لە ناوچەکانی دەور و پشتی ناحەی کوڵەجۆ و باکووری ناحەی گوڵاڵا ئۆپراسیۆنی سەربازیان دژی تیرۆریستانی داعش بە درێژی 20 کیلۆمەتر دەست پێ کرد. لا میحوەری هێزی پێشمەرگە کاتژگە لە پێکێنانی ژووری عەمەلیات هەریەک لە لیوای 5 پیادەی هێزی پێشمەرگەی کوردستان و لیوای 136 هێزەکانی هەفتا و بەڕێبەرایەتی ئاسایشی گەرمیان بەشداری ئۆپراسیۆنەکەی گوندەکانی ناحەی کوڵەجۆیان کرد و لە میحوەری سوپای عێراقیش کە گوندەکانی باکووری ناحەی گوڵاڵە بوو 2 لیوای سوپا و 4 لیوای حەشدی شەعبی بەشداریان کرد. عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراقیش لە نزیکەوە چاودێری پرۆسەکەی دەکرد. ئێمە لە لیوای پێنجێزەکانمان سێقات کردوێتەوە لە چاو جارانی پێشوودا ئێستاوە زۆر شوێنیش کە بڵین مەسحمان کردو ئەگەر پێویست بکە ڕەبیت لێدانێنەوەوانە و هێزی زیادە و یەدەگیش لە بەرەکەکان نەمێنێتەوە بۆ هەموو ئەگەر و گریمانەیەک و ئەو ئۆپراسیۆنی سوپای عێراقیش کە تاوەکو ئێستا بە هێزێکی زۆر بێشومارەوە هێزێکی زۆر گەورەوە گەورە بەرپرسانی حکوومەتی عێراقیش شان بەشانی بڵاوبوونەوەی هێزەکان لە ناوچەکان و نزیکن لە ڕووداوەکانەوە یەک حاڵەت یەکەمەوەی کە ئەو داعشانە کە لە سنووری شێخ باوەن هێزی عێراقی کێوماڵێکات بە هەموو شێوەیەک بۆەوەی کە هاتنە سنوورەکان ئێمە ڕێگایان پێ نەدەین و ئێمەش بەرەنگانە بینەوە بەتوندی و ئەو هێزەشکی هێناومانە لە عێراقا هێزێکی باشمان هێناوە تێراکە هەم لە هێزی پێشمەرگە و لە ئاسایش. هێزی پێشمەرگە لە ناوچەکانی خۆی 2 لیوای پێشمەرگەی جێگیر کرد بە هاوبەشی ئاسایشی گەرمیان تەواوی ناوچەکەیان پشکنی و ئەمەش لە پێناو دۆزینەوەی خاڵی جوڵە و چالاکی تیرۆریستان ناوچەی گومان لێکراویش هێزی بۆ براو لەو شوێنانەش پێویست بوون پێشمەرگەی بۆ خرای حاڵەتی بەرگری و ڕێگری لە کردەوەی تیرۆریستی. هەموو ئۆپراسیۆنە هەموو جوڵانێک ئەنجامی خۆی هەیە چونکی تۆ ئەگەر جوڵە دروست بکەیت و گەڕان بە دوای تیرۆریستانە ئەو وەختە ئەنجامی ئەبێت. لە دوای ئەو چالاکیە کە داعش لە سنوورەکە ئەنجامیدا هێزەکانی ئاسایشی گەرمیان بە هەموو بەڕێبەرایەتی و ملکە و معاونەتەکانەوە ئەمڕۆ لێرین و ئەو جێگانەی کە دەنجشامان کردو و گومانمان لێ کردە بووی ڕێگریان لێ بکەین و بەردەوام چاودێری ئەو سنوورەکەین. جوڵەی هێز و گەڕان و پشکنین لە چوارچێوەی ئۆپراسیۆنەکە تاوەکو دوانیوە ڕۆ بەردەوام بوو بەڵام پێشمەرگە و سوپاش کاتی کۆتایی هێنانی یەکجاری ئۆپراسیۆنەکەیان ڕانەگەیاند و ئاماژەیان بە بەردەوامی ئۆپراسیۆن کرد تاوەکو دەگەنە ئەنجامێک. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کوڵەجۆ.